ئەو بابەتە نووسراوێکی فەرمیە پێشتریش لە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەموو دام و دەستگا حکوومیەکان نووسراوە کراوە کە مامۆسایان و فەرمانبەران بەشدار بن لە پرۆسەی هەژماری من بۆ خۆشتان دوایین تەوزیح و دوایین نامەی سەرۆکی دادگای فیدرالیتان بینی کە بۆ جەنابی سەرۆک وەزیرانی ناردووە کە تیا ئاماژە بۆ دراوە هەموو بانقانەی کە لەلایەن بانکی مرکزی عراقی یان بانکی فیدرالی عراقی ڕێگە پێدراون ئەوانە مافیاوانەوەیە کە پرۆسەی بە بانکیکردنی موچەی فەرمانبەران ئەنجام بدەن هەموو ئەو تعلیماتانی کە دەرەچن لەژێر ڕۆشنایی ئەوەیە کە ئەم پرۆسەیەکە بە قازانجی مامۆسایان و فەرمانبەرانە لە هەرێمی کوردستان لەم مانگەدا بۆ موچەی مانجی 6 زیاتر لە 32,000 مامۆسا و فەرمانبەری وەزارەتی پەروەردە لە ڕێگەی پرۆژەی هەژماری من و هەروەها کارتی بانکیەوە موچەی وەرگرتووە تەنانەت ڕۆژێکیش پێشەوەی کە تەوقیتی موچەی وەزارەتی پەروەردە بوو بێت ڕۆژێک پێشەوە بە کورتەنامەیەک ئاگاداری هەمویان کراوەتەوە کە موچەکان کراوەتە سەر هەژمارەکان بۆیە ئەوەی کە گرنگە هەموو لایەکمان بیزانین ئەم پرۆژەیەکی شەخسی نییە پرۆژەیەکی نیشتیمانیە فەرمانبەران شەفافیت دەستەبەرەکات دادپەروەری دەستەبەرەکە کەس لە باتی کەس موچە وەرناگرێت کەسیش بۆ کەس موچە وەرناگرێت و بگرە دەتوانم بڵێم ئێمە وەکو وەزارەتی پەروەردە بەو ئالیەتە کۆنەی کە پێشتر موچەمان وەرەگر بەڕێوەبەری قوتابخانە لەگەڵ یاریدەدەرێک یان لەگەڵ مامۆسایە وایە بڕۆشتە بۆ بانک سەرەی بگرتە چەکی لە پەروەردە ببردە ڕۆشتە بۆ بانک سەرەی بگرتە و موچەی بێنایەتەوە بەسەر مامۆساکانە تەوزیعی بکردە زۆر جارە بوو بیگەێنتە ماڵی مامۆسایەکی ژەگەل لە هاوینە دەوام نەبێ یا مامۆسایەک نەخۆش بێ هەموو ئەمانە ئێستا پرۆسەکە کورد بۆتەوە لە سەرەوەی کە تۆ ئەژمارێکی بانکی خۆتت هەیە بە کورتەنامەیەک ئاگادارەکریتەوە کە پارەی موچەکە چۆتە سە حسابەکەی خۆت ئەم ڕێکارە ئاسانە دیجیتاڵیە بانکیە پێشکەوتووە باشترێکەیە ئەو ڕێگە تەقلیدیە کە زۆر جار بەڕێوەبەرەکانی ئێمە لە موچەکانیان 50,000 100,000 150,000 جار هەبووە 400,000یش لە موچەی مامۆساکان کەمتر بووە ناچار بوون لە ناو مامۆساکانە بۆ خۆیان پارە کۆبکەنەوە و جارێکی دیکە تەکمیلەی ئەو نەقسەی پێ بکەن کە ڕوبەڕوویان بۆتەوە ئێستا بەڕێوەبەر بەرپرس نابێتەوە هەموو مامۆسایەک هەموو فەرمانبەرێک موچەکە یەچێتە سەر حسابە بانکیەکەی خۆی و خۆی وەریەگرێ وە کەسیش پارە لە مامۆسا و لە هیچ کەسێک نابڕێ ئەوەی کە هەیە جاران هەندێک لێی دەکرا لە قوتابخانەیەک 5,000 دەبڕێ لە قوتابخانەیەک 10,000 دەبڕێ کارتی خۆت لای خۆتەوە موچەی خۆت وەرەگری لە هەچ کاتێکە کە خۆتەتەوێ بۆیە ئەم پرۆسەیەکی نیشتیمانیە و هەروەها پرۆسەیەکی گرنگی استراتیژی ئابووری دارایی هەرێمی کوردستانە و هیچ بابەتێکی یاساییش لە ڕووی یاساییەوە هیچ ئیشکالێکی نییە و بۆ خۆشتان دوایین تەوزیحی نامەی سەرۆکی دادگای باڵای فیدرالی عراقتان بینیوە